بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی ئازیزی بەرنامەی هەوار و هەورامانی لە هەورامانی ئەمانەوێت باس لە بیناسازی هەورامان بکەین. دیارە یەکێک لەو تایبەتمەندیە جوانانەی لە هەورامان کە ئێستش بە باشی ماوەتەوە یاخود یەکێک لە کولتورە ڕەسەنانە کە لە هەورامان وەکو نمونەیەک بۆ تەواوی بیناسازی کوردەواری بیناسازی هەورامانە. هەوڵە دەین تایبەتمەندیەکانی خوێندنەوەیەکی نوێ بۆ بیناسازی هەورامان لە پێناسەکردنەوە بگرە بۆ پێکهاتەکانی وەروەها دیزاینەکەی و ناوماڵ و دەرەوە و ئەو کەرەستانەی کەوا لە بیناسازی هەورامانە بەکارهاتون. وەڵێ بینەرە ئازیز و وەشەویستەکە ئیجارە گەرەکمە سەر و یانە دروستکردەی هۆرامانەنێ سەر و تەوەن تاشای و تەوەن ڕێککردەی کە پنەرشۆ هەم معماری یاخود یانە بنیادنا یانە کردەوە وەساو بەناکە کە هەبیینی باس و تایبەتمەندیەکە بیناسازی هۆرامانی کەرمێ ئا پێویستی یان ئا کەرەستێ کە بەکارامێنێ جە بیناسازی هۆرامانی نەبسە دیبەکێ و دار و تەوەنی و هەڕە و پەنجەرێ و بەرێ و وەربەرە و هەیوانە و ئی تایبەتمەندی کە بیناسازی هۆرامانی نەبیێنێ چنی ئەندازیاری پسپۆڕی تەلارسازی قسە و باسکە و سەر و ئانەیە کە بەڕاستی بیناسازی هۆرامانی چنین ئامان وەروەها تا چ مەرحەلێلوان و ئیسەنا چه ئاست و مەرحەلێوەنە هیوادارنا تا دمای ئامای بەرنامەکەی چنی مابی. وەڵە بینەرانی عزیز وەک لە دەستپێکی بەرنامەکەش ئاماژەم پێکرد لەگەڵ میوانێکی زۆر شارەزا و تایبەت خوێندنەوەیەکی نوێ و لە دیدگایەکی جیاوازترەوە باس لە بیناسازی هەورامانەکەین لە ڕووی ناساندن و وەروە پێناسەکردنی بیناسازی هەورامان تایبەتمەندیەکانی پێکهاتەکەی و قۆناغەکانی گەشە سندنی و ئەو قۆناغەشی کە ئێستا تێدایە. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەد بەڵخەیی مامۆستای زانکۆ وەروە توێژەری دکتۆرا لە ئەندازیاری تەلارسازی. مامۆستا ئەحمەد سڵاو لێبێ و سپاس کە ئەمڕۆ لەگەڵمانی و هاتوونەتەوە بۆ هەورامان. سڵاو لە تۆش کاکشوان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. سەلامەت بی. مامۆستا ئەحمەد بەر لەوەی بچینە ناو ناوەڕۆکی بابەتەکەمان ئەمن هاتوونەتەوە بۆ هەورامان ئێستا تۆ بە دوو عینوان ئەمە بێ زانیاری لێ وەرگین هەم وەکو پسپۆڕێکی خۆت کە وەک ئەندازیارێکی تەلارسازی و ئەمیش خەڵکی ناوچی هەورامان و دڵیام سەلیقەیەکی هەورامانت و پاشانێکی با بڵێن دەستڕەنگینیت هەیە. ئەگەر من لە جەنابەت بپرسم بە زۆر بەسات پێناسەیەکی بیناسازی هەورامانمان بۆ بکەی یان یەکێک لە بەڕێزت بپرسێرە بیناسازی لە هەورامان چیان بەچی ئەوترێ بیناسازی هەورامی چۆن بۆمان پێناسایەکەیت؟ تەلارسازی هەورامان لە ناو تەلارسازی عالەمە ئەچێتە چوارچێوەی تەلارسازی خۆماڵیەوە بە ئینگلیزی پێوترێ vernacular architecture واتە تەلارسازیەکی ڕەسەن بە ناوچەیەکی دیاریکراوە بەوانەیە گونجاوترین وشە بۆ ئەو تەلارسازی خۆماڵی بێ یا مەسەن بە هەورامی وێمانە. تەلارسازی خۆماڵی چییە؟ تەلارسازیەکی بێ تەلارسازە واتە تەلارسازێکی دیاریکراوی نییە بۆ دیزاینکردنی. ئەم تەلارسازیە لە عالەمە نەک تەنها لە هەورامانە لە ناوچەی گەرمەسێرا لە ناوچەی شاخاویە لە ناوچەی دارستانە لە هەموو عالەمە هەیە و هەبووە بە درێژایی سەدان ساڵ پەرەی سندووە. لێرە چیمان هەیە لە تەلارسازی خۆماڵیە خەڵکی ناوچەکە بە توانا و لێهاتووی خۆیان
بە کەرەستەی دەوروبەری خۆیان بە کەرەستەی باوڵێن ئەو کەرەستەیەکە لە ناوچەکەی خۆیانە لە بەردەستیانە هەبووە تەلارسازیێکیان دروست کردووە لە ڕێگای میکانیزمێکەوە یاخود باوڵێن سیستمێکەوە کە پێی وترێت ترایل ئەند ئێرەر واتە تاقیکردنەوە هەڵەکردن بە درێژایی چەند سەد ساڵ گەیشتون بە نەتیجەیە کە گونجاوە بۆ ژیانی کۆمەڵایەتی و ئابووری و ژینگەیی ئەو ناوچەیە و بۆ ئەو خەڵکی کە لەو شوێنە دانیشتون و بەکاری هێنن ئەمە پێوتێت تەلارسازی خۆماڵی زۆر باش ماوە ساحمە ینی کەواتە ئەگەر بگەڕێنەوە بۆ باگراوندێکی مێژوویی خۆناغەکانی گەشەسەندی ئەم تەلارسازی ئاماژەت بە خاڵێکی زۆر گرنگن ینی هەورامیەکان یاخود هەر شوێنێکی تر ئەگەر باسکە ئێمە ئەمڕۆ باسی ئێرەکەین ڕاستە و خۆ یەکسەر دەستیان نەکرۆ بە دروستکردنی ئەم دیوارە کۆمەڵێک ئەبێ قۆناخی تێپەڕ کرد بێت لە گەشەسەندنی کللتوری تەلارسازی یاخود پێشکەوتنی کللتوری تەلارسازی توانین بڵین ئەو حەقا بەخۆم بدەم لەبەرەوەی باڵێن هەنێک لە پسپۆڕێکی خۆمەوە نزیکە مێژووی زنجیرەی ژیان لە هەورامان بە پاڵپشت بە بەڵگە شوێنەواریەکان لە چاخی بەردینەوەتە پێش دەرکەوتنی تەلارسازی و گوندی کشت و کاڵی دواتر شارنشینەکان مێژوویەکی دێرینمانێت لە چاخی بردین و شوێنوارمان هەیە بەڵام بە گریمانەیەک دابنین 3000 ساڵێک 2000 ساڵێک لەمەوە بەر لەم شوێنە جوگرافیاییە مەلین خەڵک ئیتر پێویستی بەوە هەبوو خانووێک دروست بکە وەکو تەلارسازێک وەکو شارەزایەک توێژەرێک لەم بوارەیە ئەگەر خوێندنەوەیەکی نوێ بکەی بۆ قۆناغەکانی گەشەسەندنی بیناسازی هەورامانیان بەچی گەیشتووە یان چەند قۆناغی تێپەڕ کردووە تەلارسازی هەورامان وەکو پێش بەرنامەکەش خۆمان مناقەشەیەکمان کرد لە ڕووی ئارکیۆلۆجیۆ بزانین ناوچەی هەورامان چۆن ژیاون چیان کردووە لە ڕاستیەک و خۆشت ئاماژت پێ کرد بەڵگەی زۆر دیاریکراومان لە بەردەستانەیە با بڵێن دراسی زۆر وردمان نییە پاڵپشت بە بەڵگەی مێژووی و شوێنەواری کە بڵێن 2000 ساڵ یا 3000 ساڵ خەڵک لێرە چۆن ژیاوە یا تەلارسازیەکەیان چۆن بووە بەڵام ئێمە لێرە باڵێن جۆرە خوێندنەوەی کە هەیە پێ وترێت ئەتوان من ناوی بنێم ئەندازیاری هەڵگەڕاوە من نەدام ناو ئێستا هات بە مێشکمان چۆنیە ئێمە ئەندازیارێکمان هەیە لە تەلارسازی هەورامانە کە ئێستا گەیشتووە بەم قۆناغا وەکو پێم وتن ئەم تەلارسازیە بە درێژایی مێژوو ئەوە نەبووە کتوب پڕ کەسێک هات بێت بە مێشکایە مانگێک دوو مانگ دانیشت بێت قەراری دابێت کە خانووەکانی هەورامان بەم شێوازە بێت وەکو پێم وتن تەلارسازی نەبووە ئەم ناوچەیە بە هەزاران ساڵ یا سەدان ساڵ تێپەڕۆ اینجا گەیشتون بەم نەتیجەیە ئێمە ئێستا ئەگە وردە بگەڕێنەوە بۆ دواوە ینی ئەم تەلارسازیکە ئێستا زۆر تۆکمەیە لە هەموو ڕوویەکەوە یانی چی تۆکمە یانی گونجاوە لەگەڵ ژینگەکەیە گونجاوە لەگەڵ کللتوری خەڵکەکەیە گونجاوە لەگەڵ باری دارایی خەڵکەکەیە قسەم بەدڵە بۆکو ئەندازیارێک پێت وایە تەلارسازی هەورامان هەر بەڕاستی و نەتۆکمەیە بەڵێ من بەوە دوایە چ مەسەرەوە خاڵە بەزار ئەوم تێکی کردەوە من لە ڕاستیە قسەکان بێ مەجبورین بچڕێنی قەوسێک بکەینەوە لە ساڵی 2005 ویسمان لەگەڵ بەڕێزێکا و کاتە خوێندکار بووم دراسەیەکمان کرد لەسەر تەلارسازی هەورامان لە ڕاستی ئەو کاتە زۆر سەرچاوە نەبوو هەر پاڵپشت بە و شوێنەی کە لە بەردەستمانە بوو هاتین کۆمەڵێک دەیتامان کۆ کردەوە و شیمان کردەوە خۆشبەختانە دوای ئەوەی کە لە دکتۆراکەمان ویسم دوو تێزیکە دوو ڕیسێرچیکە بکەم لەسەر تەلارسازی هەورامیەکیان لەسەر شێوەی عامی تەلارسازی هەورامیەکیان لەسەر لە ڕووی ژینگەییەوە لە ڕووی سیستێنەبڵیتیەوە چۆن چییە و چی نیە تەلارسازی هەورامان هاتم خۆشبەختانە سەرچاوی زۆرمان هەبوو یانی لە فترەی 2005 بۆ 2022 فترەی نزیکەی 17 ساڵ ڕیسێرچ و کتێبی زۆر کرابوو دانرابوو لەسەر تەلارسازی هەورامان وای کرد کە بتوانم دوو ڕیسێرچی زۆر تۆکمە بکەم لەسەر تەلارسازی هەورامان زیاتر دڵنیا بمەوە لەوەی کە چییە لە جوابی قسەکەی جەنابتان پاڵپشت بەوە ڕیسێرچانەوە بەوەی کە خۆم لەگەڵ یا تەعاملم کردووە بەڵێ تەلارسازی هەورامان تاوان چۆن ئەزانین هەموو تەلارسازیەک چۆن هەڵەسەنگێنین چۆن ئەسسمنتی بۆ بکەین لە ئەپۆچی تازەیاتر لە ڕوتی تازەیە ئێمە سێ لایەنمان بەلاوە گرنگە لە ڕاستیە لە تەلارسازیە لە هەموو تەلارسازیە کە تۆ بێت تەلارسازیەک هەڵسەنگێنێ بێت لە سێ ڕۆ هەڵی سەنگاندنی بۆکەی یەکێکیان لە ڕووی ژینگەییەوەیە یەکیان لە ڕووی کۆمەڵایەتیەوە یەکیان لە ڕووی ئابوووریەوە لەم سێ ڕۆ ئەبێ لێکدانەوەی بۆ بکەیت
تەلارسازی هەورامان لە ڕووی ژینگەییەوە زۆ پێرفێکتە زۆ تەواوە یعنی چی ینی هەر بە کەرەستەی ئەو ناوچەیە خۆی دروستی کردووە ئەگەر لە دیوانەکانە دەرکەون ینی زۆر جیاوازی ناکەی لە بینی خانوەکان و یعنی تێ هەڵکێش بووە هەستەکەی ئەمە قارچکێکە و لەناو ئەو سروشتەیە دەرهاتووە بە تاوی لە کەرەستی ئەو شوێنە دروستکرا کە لە کەرەستی ئەو شوێنە دروستکرا یانی چی یعنی توانای بەرگەگرنی ژینگەی ئەو ناوچەیە هەیە وە تێکیشی نادا بە دڵنیاییەوە با بڵێن فوتپرنت ئەو مستەڵاحێکی ئینگلیزی ینی شوێن پەنجەی ئینسان شوێن پەنجەی نەرێنی ئینسان لەسەر ژینگەکە کەمترە بە بەراورد بەوەی کە تۆ موادێکی تازەی دروستکرایەک و کۆنکرێت یا کانزاکان شتێکی کە بێنیت و ژینەکەی پێتێک بدەیت ئەمە لە ڕووی ژینگەیەوە کەرەستی ئەو ناوچەیە بەکار لە ڕووی ئابووریەوە یعنی چی یعنی تۆ کە کەرەستی ئەو ناوچێت بەکارێنە هەم دەستی کاری ئەو ناوچەیە بەکارهێنی دەستی کاری ناوچەکە خۆی بەکارات تۆ پێویست ناکە کەسێکی کە لە دەرەوە بێنی و لێی بزانێ خۆیان لێرە لیان زانیوە داهاتی ئێرە بڕاتە دەرەوە سەرچاوێک بۆ بژێوی خەڵکی ئێرە دەستی کاری ئێرە بەکارە هاتووە هەم کە کەرەستی ئێرە بەکار هات واتە تۆ کانی ئێرە بەکارهێنیتەوە کانی دار بێکانی بەرد بێکانی خۆڵ بێکانی تۆ پێویست ناکە لە شوێنی کە مەواد داخڵکەیت ئەمە لە ڕووی ئابووریشەوە ئەو گرنگەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە تاوی دیزاین و پێک هاتی بیناکان و خانوەکان بە جۆرێکە کە لەگەڵ ژیانی کۆمەڵایەتی خەڵکەکەیە گونجاو بە لەگەڵ بە یەکەوتنی کۆمەڵایەتی گونجاو بە لەگەڵ خصوصیەتی خەڵکەکەی ئێرەیە زۆر گونجاو بووە گونجاو بووە لەگەڵ کەشی ساردی زستان گونجاو بە لەگەڵ کەشی فێنکی هاوینە لەبەر ئەوە ئەگە ئەسسمنتی بۆ بکەی لەوانەیە لە ڕیزبەندی زۆر باشەکانی تەلارسازی خۆماڵی نەک هەل خۆماڵی تەلارسازی مۆدێرنەکانی شابێت یعنی لە ڕیزبەندێکی زۆر باشا بێت لەو ڕۆ خۆشبەختانە بەڵێ توانین بە مطلقی ئەو قسەیە بکەین مامۆستا ئەحمەد قسەی زۆر ماوە ینی حەزەکەم دواتریش بچین هەنێک ئەو دیمەنە جوانانە بە کورتی لە زانستی شوێنەوارناسی یاخود ئەگە دیراسەیەک بۆ شوێنەواری بیناسازی هەر ناوچێ بکەی سروشتی ناوچەکە ڕاستۆخۆ کاریگەری یا لەسەر هەموو کللتوری ئەو ناوچێ هەیە یان بەمانایەکی تر بڵێن سروشتی ئێرە وای کردووە دانیشتوان ئێرە فێرکا بڵێ مەجبورن ئێوە هەر لەو شێوەیە خان و دروستواتەوە هەتا ئەوە منم بڕیارە دەم ئێوە ئەبێ لەگەڵ من ڕابێن بەم شێوەیە خان و دروستکەن لەبەرەوەی شوێنی جوگرافی مەسەن بۆ نمونە ئێسەمە لێرەین هەمووی خانوە ئاوایە ینی تۆ ناچاریت طبق لەسەر یەک خانوویەکی دووقات بۆی قاتی خوارەوە تا ڕێکەیتەوە بۆی قاتێکی تر دروستکەی ئەم قۆناغانەی پەرەسەندنی تەلارسازی هەورامان کاریگەری سروشت لە پەرەسەندنی تەلارسازی هەورامان چۆن خوێندنەوەی بۆکەیت لە ڕاستیە ئەوە خاڵێکی نەرێنی نییە بە پێچوانە خاڵێکی ئیجابیە خەڵکی نەک تەنها لێرەکو پێ ئەرزم کردی لە هەموو تەلارسازیەکی خۆماڵیە بەو جۆرەیە خەڵکی خۆی ڕاهێناوە لەگەڵ ژینگەیە اینجا قسەکە لەسەرەتا ویستمان باسێکی ئەوە بکەین ئێمە ئەگەر ئەم تەلارسازی هەڵوەشێنەوە گەڕێنەوە بۆ ئەندازیاری پێچوانەکەی بکەینەوە چۆن دروست بۆ ئێمە بەعکس بگەڕێنەوە بۆ دواوە سیر بکەی هەرێکە لەو پێکهاتانی تەلارسازیەکە چ لە ڕووی بۆ نمونە بناغەوە لە ڕووی دیوارەوە لە ڕووی سەقفەوە لە ڕووی پەنجەرە و دەرگاکانەوە لە ڕووی وردەکاری دروستکردنی بیناکەوە ئەمانە هەمووی بە میکانیزمی ترایل ئەند ئێرەر تاقیکردنەوە هەڵەکردن یعنی چۆن یعنی شتێکیان تاقی کردوێتەوە نەک یەک کەس تاقی کردوێتەوە نا لە هەموو ئەم ناوچە فراوانەیە چەند گوندی هەورامان ئەمە تەجروبە کراوە بەڵێ کە هەموو فاکتەرەکان کە هەموو با بڵێن گۆڕانکاریەکان یەکن مەسن نەفسی ژینگەی هەیە نەفسی کللتوری هەیە هەر شتێک تاقی کرابێتەوە و سەرکەوتوو بوو بێت ئیتر وردە تەشەنەی سندوو بۆ شوێنەکانی کە یانی من ئەگەر نمونەیەکی بچووکت بۆ بێنمەوە من ئەمە تاوان ئەوکو بڵێ هەندەسە پێچوانەکەی من ئەیگەڕێنمەوە بۆ دووە لەوانەیە سەرەتا لە پێشتر ئاماژەمان کرد لە پێشەوەی دەستکەین بەرنامەکە سەرەتا خەڵک لەناو ئەشکەوتا بۆ دوای شوێنێکی لە بارتری دەستکەوتووە لەوانەیە خۆشیان فراوان بوو بن لە ئەشکەوتا جیان نەبووەتەوە بیریان لەوە کردووەتەوە هەر بەو کەرەستەیە لە بەردەستیانایە خۆیان ئەشکەوتێک دروست بکەن وانەیە شتێکیان دروست وەکو خانوو لە سەرەتا هەر وەکو ئەشکەوت پەنجەرەی تیان نەبووە لەوانەیە بیریان لەوە کردبێتەوە بە فتحەیە کرانەوەیەک دروست بکەن ئەمە مەسن من باسی لەوانەیەکەم ینی ئەمەیەکە ئەڵم ئەی گەڕێنەوە بۆ دوا
با کرانەوەیەک دروست بکەین تۆزی ڕووناکی بێتە ناو تۆزی هەواش بگۆڕێت باشە شتێکی بچووکیان کردو سریان کردو گونجاوە ئەمە معقولە ئەمە ئەتەم فکرێت تەشەنەی سندۆ چوە بۆ شوێنێکی کە فراوان بووە لە شوێنێکی کە ئەم کەسە لەوانەیە هاتبێت بیرەوە کردەوە با تۆزێک گەورەی کەم گەورەی کردووە لەوانەیە بە زستان نەرێنی بووە عین تەسیرێکی سلبیتری هەبووە بە ئاسانی بۆی نەگیراوە لەوانەیە حیوانێک هاتبێت خۆی کرد بە ژورە یا لەوانەیە بە ئاسانی کەسێکە لە پەنجەرەکەەوە هاتبێتە ناوە تەمان دەرگیان بابوومە دەرگیان هەبوو قەپات کراوە لەو کاتەیە لەوانەیە کەسێکی کە بیری لەوە کردبێتەوە نابابین کەتیبەیەکی بۆ بکەین یا مەسن دوجار سێرێکی بە سەدان ساڵ هەر بۆ ئەم شتە بەسیتە کە ناوی پەنجەرەیە گەیشتون بە قیاسێکی دیاریکراوە نە زۆر گەورە بێت بە زستانە بۆیان نەگیرێت نە زۆر بچووک بێت کە ئیسفادەی لێ نەکەن سێرەکەی لەوانەیە بەس قیاسی پەنجەرە ئەگەر سیر بکەیت لەو خانوانەی کە بە فیعلی خانووی خۆماڵی ئەم ناوچەیەن لە هەموو ناوچەی هەورامانە بگەڕێ نسبە و تەناسوبی پەنجەرەکان ڕێژەیەکی تەقریبن نەگۆڕە شێوەیان نەگۆڕە ئیتر ئەمە ئەوە سابت بووە لەلایەن بووە بە ینی باڵێن قیاسێکی تەواو پرفکت لەلای ئەوان ئیتر دووبارە بۆتەوە سەدان ساڵ دووبارە بۆتەوە پێویستی نەکردەوە گۆڕانکایی تیا بکرێت بەڵام نامانێت قسە لەسەر ئەوە بکەین تەسیری حرەکاتی میعماری تازە لەسەر ئێرە و تەسیری باڵێن ڕەوتە جیاوازەکان و گۆڕانکایی لە ژیانە ئێستا هاتووە پەنجەرە گەورە ئەکەن و شتێکی تیا بەکارێن و نامانێت قسە سەرچکەوە ئەچێتە بابێکی کەوە بەس بەم جۆرە هاتوون خۆیان لەگەڵ ژینگەکە گونجاندووە ئەمە خاڵێکی زۆر زۆر ئەرێنەیە کە چۆن زیرەکانە بتوانین خۆت لەگەڵ ژینگە بگونجێنیت و بە جۆرێکی کە ئەتوانین بڵێن ژینگە چۆن مۆنیپیۆلێت بکەیت یا چۆن دەستەمۆ بکەیت بۆ خۆت ئەمە قسەکە عکسە بێتەوە یعنی لەوەی کە بڵێن ژینگە ئەوان ناچار کردووە ناچار بۆمانەیە ینی ناچارێکی باشە ینی ها لەگەڵ ڕێکەوە عکسکەینەوە بڵێن ژینگەیان دەستەمۆ کردووە بۆ خۆیان ڕامیان کردووە لەوەی کە لەگەڵ یا بژین لەگەڵ یانە بژێت شتێک لەو بابەتە زۆر باشە دکتۆر شوێنەکەمانە گۆڕین پێم خۆشە باس لە تایبەتمەندی و پێکهاتی بیناسازی هەورامان بکەین بزانین تایبەتمەندیەکان یاخود پێگاتە بیناسازی هەورامان چۆنە بەڵام پێم خۆشە بچینە لای دەرگایەکی زۆر جوان هەبوو لێرە بچین لەبەردە دەرگاکە دانیشین دێژە بە گفتوگۆکەمانە دەین بڵێ ئازان ینی لە درێژەی خوێندنەوەیەکی نوێ یاخود قسەکردن لەسەر بیناسازی هەورامان هەروەک لەوەی چۆن هێناومان ئەو تەجروبەی کەوا بیناسازی گەشتۆتە بمە زیاتر قسەکەین لەگەڵ مامۆستا ئەحمەد دیوارەکانی بیناسازی هەورامان یاخود با بڵێن خانوێک بنمونەوەگە ئەمە بنمونە وەرگری وەکو یەکێک لە خانوەکان وەکو هاوشێوی تەواوی بیناسازیەکانی تری هەورامان مثلەن شتی جیاوازە بینم دارە بینم مەسەلەن بەردە بینم مەسەلەن قڕ بۆ مادەی چەسپاندنە بینم لە نێوان بەردەکانە دواتر دەرگا و سەردەگە ئەگەر تۆزێک ئەمەمان بۆ ڕوونکەیتەوە هەر لە درێژەی و بابەتی ئاماژەت بە خاڵێکی زۆر جوان کرد کە مەسەلەن پەنجەرە ئێمە پێمان وانە بێ یان ڕەنگە ئێستا من پێم وابووی هەرمە ئاسایی دانراوە و تاو ئەمە تەجروبەی چەندین ساڵ وای کردووە کە ئەم قیاسە بۆ ئەم ژوورە گونجاویان بۆ ئەم هۆڵە گونجاوە کە زیاتر لەسەر ئەمە هەنێک قسەمان بۆ بکەی لەسەر چۆنیەتی دروستکردنی دیوار لە بیناسازی تەلارسازی هەورامان ئەم خانووە کە لە بەردەمی ئاوەساوین یەکێ لە نمونە زۆر جوانەکان کە تقریبەن بە جوانی ماوەتەوە وەکو پێشتر عەرزم کردم 2005 سەردانی ئێرەم کردو چەند جار هاتوومەتەوە لەگەڵ دۆست و برادری کە نمونەیەکی جوانی تەلارسازی هەورامانە بەڕاستیە ئەتوانین لە زۆر ڕۆوە قسەی لەسەر بکەین وەکو نمونە بیهێنینەوە
یەک قسە لەسەر دیوار لە تەلارسازی هەورامیا بکەین ئەمیش دیسانە ڕۆک و هەموو پێکهاتەکانی تر هەل لە یەکەم ڕۆژی دروستکردنی خان و لە هەورامانە بەم جۆرە نەبوو بە دڵنیاییەوە وردە وەکو گوتمان ئەمیش داهێنانی تیاکراوە ینی هەندێک کەس هاتووە شتێکی نوێی تاقی کردوێتەوە ئەگە سەرکەوتوو بوو بێ خەڵکی کە ئیسفادەی تەجروبەکەی کردو و پەریان پێداوە ئەگەر باش نەبوو بێ وازیان لێ هێناوە لێرەیە دیوار لە خانووی هەوراماندا لە دوو چین پیاک دێت چینێکی دەرەوە و چینێکی ناوە بینەکەشی بە وردەبەرد پڕاکرێتەوە ینی بە زۆری بەم جۆرەیە بەردەکان ئەتاشرێن تەواو بەردان لە کانەبەردی تایبەتەوەی ئەهێنرێن لە کانەبەردا شقلەکەیان تقریبەن ڕێکترە تەختە جوانە ئەمانە ئەهێنرێن ئەو بەردانی کە جوانتر و ڕێکترن دائەنرێت مرەتەبترەکرێن قیاسەکان جوانترەکرێت بەکارە هێنرێت بۆ دیوی دەرەوە لە دیوی ناوە لە چینی ناوە کە دائەنرێت کووتمان دوو بەرداوە بە تەنیشتێکەوە دانی جوانەکەیان لە دەرەوەی یەکیان ڕووی ناوە ئەبێت دوای ڕووی ناوە سواقەکرێت ئیتر بە قڕبوو بێت ئەو کاتە یا ئێستا بەگەچ و بە قسڵ کاتی خۆی قسڵش بەکار هاتووە سواقەکرێت لە دیوی ناوە وکو گەچکاری یا گڵگەچ یا گڵکاری بینەکەشی پڕکراوەتەوە بە گڵ و وردەبەرد و ئەم شتانە زۆربەی کات دیوی دەرەوە بەردەکان لە دیوی دەرەوە زۆر بە پاکی دانراونتان لە بینیانە گڵ دیار نییە وەکو بشکە کەڵک دەرەکەوێت بەرد عاملی وایە دکتۆر قسەژە فەرمویانەی بۆی بیرم نەچێ ئەڵێن خۆشم بیستومە زۆر جا باسەکێ هەر لەگەڵ بەردەکان ئەم دارەیسە لە پشتیمنەوە هەیە لە هەورامیا پێوترێت دیمەک لە ڕکوونەکانە ئەیبینم لە ناوەندی دیوارەکان ئەیبینم بەدەر لەوەی لەسەر پەنجەرە و سەردەرگاکان هەم پێویست بەوەی بەردەکان بێنەوە باز لەوە کرێ ئەو ترێ ئەمە دیوارەکە بێزەکە لە کاتی لەرانەوەی زەمین لەرزیا ڕەنگە تۆزێک کۆنتترۆلی کە بەشێکی زوو دیوارەکە تاواک ئەمە ڕاستن لە ڕووی تەلارسازیەوە ئەمە ویسمان وردە بین وەکووتمان لە سەرتاوە بەم جۆرە نەوە دوایی لەوانێ بڕاردراوێت کە دوو چین وێ بەرد بە سروشتی خۆی پێکاتەیەکی ناڕێکی هەیە کە لەسەر یەکیشدا ئەنرێت وە خانوویەکشی پێ بەرزەکەیتەوە ئەمە لەگەڵ کەمترین گۆڕانکاریە لەگەڵ کەمترین زەختی لاوەکیایە لاتەنیشتا ئاسان ئەجوڵێن لەسەر یەک چکە لەسەر یەک بە جوانی ناوەستن قڕیش ئەو هێزەی نییە بە جوانی ئەم بەردانە بە یەکەوە ڕاگیر بکات بەردەکان خۆشیان زۆر گەورە نین و دوو بەردیشکە خەیتە سەر یەک جوان ناوەستن لەسەر یەک یعنی زۆر بە ئاسانی ئەجوڵێن بەڵام دار ئەو سیفەتەکەی بە تەواوی جیاوازە تۆ ئەتوانی دار کە داری تو بێ بە زۆری داری تو یا داری گوێزکە یا من بیستومە ئەڵێن نازانم گوێز کەمتر گوێز چونکە گوێز تەمەێکی زۆری ئەوێت تا گەورە بێت کە گەورە بێکەوێتە بەر حیفە بۆ بڕینەوە بەڵام تو زۆر جار لە مەڕزی ئەوایە کە وشک ببێت ئەبڕێتەوە یا هەر دارێکی کە لەو ناوچەیە هەبێت بە قیاسی جیاواز بە قەبارەی جیاواز بە درێژی جیاواز بڕاوەتەوە جیازێکی چییە لەگەڵ بەردا جیازێکی ئەوەیە کە دار نەرمترە کە بەردی ئەخیتە سەر یا لە خیتە سەر بەرد بە جوانی لەگەڵ بەردەکات تێهەڵکێشە بن یعنی بەردێک و دارێک بە یەکەوە دابنی بە ئاسایی ناتوانێت لەسەر یەک بیان جوڵی ئەچەقێتە ناو بەردەکە چەقێتە ناو دارەکەەوە ئەمە ئەو تونیە ئەدا بە دیوارەکان لەبەرەوە ناو بە ناو تۆ ضرور بۆ کە ئەو داری تیادا بنێن یعنی ئەگەر من ئەوا دیسان نەزەریەیەکدا بنێم ئەم دارە چۆن هاتووە ئەتوانم بڵێم کاتێک کە دیواری بەردەکەیان دروست کردووە هەستیان بە درزی زۆر کردووە کەسێک هاتووە ئەم داری تاقی کردوێتەوە دارەکەی داناوە بە قیاسێکی درێژ تاوان دار زۆر زەحمەتە درز ببات ئاوا بەباری درێژیە دایناوە لە دیوارەکە سێری کردووە ئەو شوێنانی کە داریتیە درزی نەبردووە بۆ چونکە بەردەکانی بەیەکەوەتی هەڵکێش کردووە اینجا بە دوو ئاراستەدا ئەرێ ئەگە سێری ئەم سوچە بکەین ئەمیان بۆ ئاراستە دانرا ئەمیشان بۆ ئاراستە دانرا ئەمە کە بەم ئاراستە دانراوە هەردوو چینی دەرەوە چینی ناوەی دیوارەکە بە تاوای بەیەکەوە گرێ ئەدا ئەمیان کە بەو ئاراستە دانراوە لەباری درێژیە بەردەکان بەیەکەوە گرێ ئەدان یعنی لەبەرەوە بە هەردوو ئاراستەکە سوودیان لێوە بەڵێ دارەکانمان هەیە دیمەکانەمان هەیە بەرە و پەنجەرە و تەنانەت لە بناغە شاهەمانەسە لێرە لەوانەیە دەرنەکەوێت نەزان دارە بەڵێ یەک قەوسی بچکۆلانە قسەکەت پێ بڕم
ئەم تایبەتمەندیە وەک تەلارسازێک بڵام تەجروبێکی زۆرت هەیە زۆر شوێنگەڕاوی بەس لە هەورامان لە تایبەتمەندی بیناسازی هەورامان نەبیرەیان ئەکرێ لە شوێنی تر تەجروبە کرا بە سوودی لێوەرگا بینی و تەلەی شوێنی تر لە هیچ شوێنێکە نەمبینێ خۆمیش خۆم نەبینی وتم نەوە ئەو بیتۆ بینی بێت نەخێر لە هیچ شوێنێکە نەمبینە و نازانم چۆن چارەسەری ئەو کێشەیان کردووە لەو شوێنانە لە شوێنە شاخاویانەی کە بەرد پێکاتی سەرەکی دروستکردنی بیناکان بووە نازانم ینی چۆن چارەسەری کێشەی درستیان کردووە بەڵام لێرە بەو جۆرە کراوە دەستخۆش ببرە ڕام باسی بناغی بناغش بەکار هاتووە وا بزانم ئەو داری کە لە بناغا بەکارێت پێوترێ مرۆلە ئەمەش بۆ تی هەڵکێشکردنی دیوارەکەیە لەگەڵ خۆڵەکەیە بە تایبەت کاتێک کە ئەو دیوارە وەکو دەوری دیوارێکی ڕاگر ئەبینێت لە تەنیشت شاخەکە کاتێک شاخەکەیان تاشی و دیوارێکیان دروست کردووە شاخەکە زەختی لەسەر ئەم دیوارە دروست کردووە بۆی تێ هەڵکێش بێ لەگەڵیا زۆر جار داریان بە قوڵایی شاخەکەش داناوە بۆی تی هەڵکێش بێ لەگەڵ دیوارەکە بەیەکەوە بوون بە یەک ڕەگەز بە یەک ئۆنسۆر لە ناو بیناکەیە دکتۆر زۆر جار لە بیناسازی هەورامان بینیومە هەیوان هەبوو جا لە هەیوانەکەش کۆڵەکەیەکە بووجا ئەو کۆڵەکەیە زۆر هین بوو دانرا هەر لە دار بوون زۆر بێ مەسەن بکو سەر دەرگای ئەمانە هێبووە ئەویش لەو مەجالە سوود لە دار وەرگیراوە ئەگەر قسەیەک دەبێت لەسەرەوەست ئەمەوێ پێش بەرنامەکە شتێک کردوێت ئەمەم بۆ ڕوونکەیتەوە چونکە وتت یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەی کە بیناسازی هەورامان زۆر باشە کۆمەڵایەتی بوونەکەیەتی ئەمێ بزانم ئەم گۆشەیە چەندێک کۆمەڵایەتی بوون یاخود بەشێکە لە کۆمەڵایەتی بوونی تایبەتمەندی بیناسازی هەورامی کە شوێنی دانیشتە تۆ خەڵک مادام دانیشتی خەڵەکە بینی مەرحەبایەکە ئێ بۆلات ئەگەر ئەوەشمان بۆ ڕوونکەیتەوە لە ڕاستی وردەکەی زۆر هەیە ماگە قسەی سەر بکەین دەست خۆشکاوە دیت شتەکان ئەوروژێنی پێشەوەی باسی ئەوە بکەم بە شێوەیەکی گشتی مەدخەلی دەرگاکان خانووەکان یا با بڵێن بە جۆی کە بڵێن دەواازەکان یا دەرگاکانی چوونە ژوورەوە ڕاستەخۆ لەسەر ڕێڕەوی هاتچۆ نەبوو بۆ پێی کە ڕێڕەوی هاتچۆکان دامت تەسک بووە بۆ پێزەوەیەکی زۆر فراوانیان لە بەردەستان نەبووە جادەیەکی گەورە دروستکەن لە ئێستا تۆزێک فراوان بووە بۆ هاتوچۆی خەڵک ئاسان نەبوو تەسک بۆ خەڵگاچۆی کردووە بە ناچاری یا با بڵێن وایان بە باشزانیوە دەرگاکان پشنە دواوە وەکو ئەوەی کە لێرە ئەیبینین دەرگاکان چوەتە دواوە بۆی ئەگەر لێرە دانیشتنێک هەبێت وەستانێک هەبێت شتێک هەبێت مزاحیم و واڵێن ڕێگریەک دروست نەکا بۆ ئەو ڕاڕەوەی کە هەیە ئەمە بابەتێک بابەتێکی دووهەم کە ئەم دەرگایە لە ناوە بێت کەمتر باران ئەیگرێتەوە سەر باران بارە من لێم نادا کەمتر خوەر ئەیگرێتەوە لەگەڵ ئەوەیە تا چەندێک ئەم چوونە دواوەیە فراوان بووە هاتوون مەسن ئەوە مەجالێکیان کردوێتەوە بۆ دانیشتن کەسێک ئایا وستێتی لەبەر دەرگا دانیشێت یا لە دوورەوە هاتووە ماندوو ئەمە خەڵکی مەرجنی خەڵکی خانوەکە بەکاری بێن لەوانەیە کەسێک ڕێگای مەسیری ئەمە بووبێت لە ماندوو بۆ لێرە تۆزە دانیشتووە تا بچێتە سەرەوە من بە فعلی خۆم ئەمە بینیوە و لەوانەیە خەڵک باشتر ئەمە بزانێت لە کۆنا نەک لە ئێستەیە حاڵتی وا هەبووە کەسێک هاتووە ماندوو بۆ لێرە دانیشتووە 5 دقە چاوەڕێی کردو تا ئیسراحەت بکات بڕاتە سەرتر کەسێک لە ماڵەکە مناڵێک خێزانی ماڵەکە یاخود پیاوی ماڵەکە هاتووە ئاوی بۆ هێناوە داوەتی کردو بۆ ناوە یانی وەکو پێشترش باسمان کرد بە تەواوی گونجاو بووە لەگەڵ ژیانی کۆمەڵایەتی خەڵکەکە ئەمە یەکێکە لەو ڕەگەزانە بەڵێ بە دڵنیایەوە دکتۆر قسەی چماوە لەسەر بیناسازی هەورامی بەس لێرە تا لێرەین چی شتێکی تر بەڕاستی بۆی لە یادمان نەچێ ئەمە قسەی لەسەر پێنجکانێک بابەتی تر هەیە بەشی ناوی بیناسازی هەورامان هەیە ئەم سەر دەرگاوشتەش ینی کە چەندێک توانیوێتی خانوەکان یەکان گیرکە یاخود هەم لە ڕووی جوانی و چکە بەشێک لە تەلارسازی ینی دیزاین و ڕنگ و وەنیا ئەمانش جۆری دانانی بەردەکان و ئەمانش هەموو دۆریان هەیە تا چەندێک ئەمان ئەو سەلیقەیە بینرێیان هەیە بووە یەکێک ئەم دەرگایە بە دیاریکراوی هەستەکەم زۆر کۆن بێت هەستەکەم کۆنی ئەم دەرگایە بگەڕێتەوە بۆ پێش گەیشتنی پیشەسازی بەم ناوچەیە یانی چۆن لەگەڵ پیشەسازیە بزمار هات یانی بزمار
با بڵێن بۆی نیشانەیەکی پشگیری بکەم ئەم جۆرە لە بەکارهێنانی پێیم ساڵی 23ەکان بەکارهاتوو ئەوەی وەکو تەجروبەی شوێنەوارناسی خۆم ئەمە تەوەقعی من ینی بەڵێ قسەکەم لە چیە ینی ئاسن هەر هەبووە خۆت باشتر دەزانین تەخەسەکەت مێژووە ئاسن مێژوەکەی زۆر کۆنە لە هەموو ناوچەکان دەبەردەستا هەبوو بەڵام بە بڕێکی کەمتر و ئاسنیان وەکو پێین زۆر بەکارهێناوە جەناب دەڵێ لە 20ەکانە بەکارێن هێناوە بەڵام بزمار وەکو بزمار نەبووە ئەگە سیر بکەین تەنانەت لێرەشە وا بزانم ئەم پیمیداری ینی بەشێک نییە لە دارەکە لێرە شەر هەمانە بەڵێ ئەم دەرگای یانکەمانێک قسەسە ئەم دەرگای بکەین ئەم دەرگایە لە داری زۆر گەورە دروست بووە یانی دیارە دارەکە زۆر گەورە بۆ پارچە پارچە کراوە پارچەکان لەکێنراون بەیەکەوە ئەم لایە دوو پەدارە ئەو لایە دوو پارچە ینی لەوانەیە هەر یەک داریژێ بەڵام کراوە بە 4 پارچەوە تەنیشتیەکەوە بە تەواوی بەدەستی ناوخۆی یانی بەدەستی کاری ئەم ناوچەیە دیارە دروست کراوە و هیچ تەکنۆلۆژیایەکی تیا بەکار نهاتوە ئەم ئاسنانە شیشانە هەبووە دانراوە وەکو پێم کوتراوەتەوە لە هەردوو دیوەوە هیچ جۆرە بزمارێکی تیاەکە جوانەش ینی بۆ ئەو سەردەمە شتێکی جوانە هاتۆ دەرگایەک بم هەمبوردەکاریەوەنیە بەتەکیت پێشتریش زۆر جوانتر بووە تەنانەت ئەو قفڵ و زنجیرش کە هەیە ئەوانیش هەمووی هەر بەدەست دروست کرا دیارە لە ئاسنگەری ئێرە دروستکەەوە نیشتەڵی شتێکی حاضر بوو بێت هەموو ڕەگەزەکان هەموو ئەو پێک هاتانی کە لە تەلارسازیە هەبوو لەم ناوچەیە هەمووی بەدەستی خەڵکی ئەم ناوچەیە کرا بۆیە کە ئەڵێن لە ڕووی ئابووریشەوە ئەوەیە خەڵکی ئێرە دابش بووە بەسەر کۆمەڵێک پیشەیە یەکێک پیشەی دروستکردنی دەرگا و پەنجەرە بۆ یەکێک پیشەی دروستکردنی بەس تاشینی بەرد بووە یەکێک پیشەی دروستکردنی وەستای بەنا بووە بەم جۆرە پیشەکان تەوزیع بووە پێش ئەوەی دنیای مۆدرن بێت و سروشتەکە بگۆڕێ هەموو شتێ بگۆڕێت خەڵک بە تاوی لە ڕووی ئابووریشەوە لێرە ژیا یان هیچ کێشەیەکی ئابووری نەبووە بەڵێ بینەرانی بەڕێز مامۆستا ئەحمەد باسی سێ خاڵی کرد کە بۆ تایبەتمەندیە کە پێ بوترێت تایبەتمەندی تراسازێکی پێ هەڵسەنگی وەکو خاڵی لایانی باشەی ئەبێ ئابووریانە ڕەچاوی کرابێ ژینگەی وە کۆمەڵایەتیش هەڵەنین دکتۆر ئەوە کۆمەڵایەتەکەی لێرە بینی ئەو تایبەتمەندیە لێرە توی دانیشی چاوەی دەروەی بێ لە ژێر دانیشی یاخود دراوسەکە لێرە دانیشە و مەرحەبای گەرم و گوڕێک واتە وخوای دایم دەرگات کراوە بێ ئەمەش دەسە خۆماڵیەکە و لایانی ئابوووریەکی کەرستەکان هەمووی وەنیە بەرهەمی ناخۆی بوون ئەمە پلاستیک نییە هێنابێتیان بۆ ئێرە مادەیەکی تر نیە هەرهی گوێزەکەی خوارەوەیە بە سەوزی ئێستا هاتۆ لێر سوودی لەدا لایەنە ژینگەیەکەش ینی هەر لێرە توانی بڵێ هەر سێ تایبەتمەندیەکەمان بە نمونەیەک ینی ئەمە کرێن بێ شتێکی جوان دیکتۆ بۆ من تازە بوونەوە خاڵانەوە ڕاستی دەستخۆش بێت دڵیان ئینشەڵا بینەرای شتێژ لێ وەرەگرن زیاتر قسەکەین با ئێرەش تۆزێ بەجێ بڵێ هەند ماوەسا لێ باش گیانم دنگی و نمی گیان il aziz girani biderdim in icadıl kotebi verir gyan il aziz بابەتێکی تر کە ڕەنگە ئەمە پێویست بگا لەگەڵ مامۆستا ئەحمەد بەڕاستی هەنێک خوێندنەوە یان هەنێک قسەمان بۆ بکە دەربارەی ڕێخستنی کۆی گشتی ینی ماڵێکی هەورامی یان ماڵێک بە بیناسا تەلارسازی هەورامیانە لەگەڵ ئەو بەکارهێنانی سەلێقە وردەی لە جوانکاری و لە حەوشە و حەسار و لە تەنانەت لە ڕێخستنی ناو لە دیوەخان و کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کە ڕەنگە لە بەشی ناوی ماڵەکانیش هەبێ مامۆستا ئەحمەد قسەت چیە لەسەر زۆر جار بیستوماناڵێ دیوەخانەکەی سەرخان و ژێرخان مەسەلەن مەطبەخ تەنانەت شوێنی خەوتن هەروە بێتەوە حەوشە و حەسار و باڵکۆن و وەرهەیوان و ئەمانە هەمووی بەشن لە بیناسازی هەورامان تەنانەت ڕەنگی پەنجەرەکانی ژێرە جیاوازە یا سەوزە یان شینە لەسەر کۆی گشتی ئەمە گەر خۆت شتێکمان پێ بڵێ ینی
لە ڕووی تەلارسازیەوە لە ڕووی زانستی هەندەسیەوە ئەمە چۆن ڕێکخراون چۆن ڕێخستنیان بۆ کراوە بەڵێ شێوازی ڕێخستنی خانووەکان یا بڵێن ژوورەکان بە مستەڵەحێکمانەیە پێوترێت کەلەگی شێوازی کەلەگی بووە ڕاستی نازانم ئەم زاراوەیە لەکوێوە هاتووە و ئەسڵەکەی نازانم ڕاستی هەورامەیە هەرچێک کەلەگی کەلەگی بەڵێ بەڵام ڕەنگە لە کەڵەکە گیرەوە هات پێواتە چۆڵی شتێ بکەن کەڵەگیر بێ ها زۆر تەفریهاتی تیانە بێ ڕەنگە لە نازانم لەگدانەوە نییە بۆی لە ڕاستیە بەس با قسم مستەڵەح ئامەکە بیڵێن بۆی خەڵک لی تێبگا شێوازی کەلەگی چۆنە ئەو شوازێک کە پێوێتە دوو هۆدە و هەیوانێک هەر بەم سادەی و ساناییە یعنی بە شێوەیەکی عام بەخوا کەڵەگیرە دوو هۆدە و هەیوانێک بووە دوو هۆدە یەکێک ئەمبەر یەکێک ئەو بەر لە بینیانە هەیوانێکە بووە هۆدەکان یعنی دوو ژووری نسبەتەن گونجاو بوون لە ڕووی قەبارەوە پەنجەرەیەکیان هەبووە لە ڕۆ پێشەوە پەنجەرەیەک بۆ قەبار دادێ باست کرد باسمان کرد بەڵام هەیوانەکە بە زۆری بەرهەیوانێکیشی هەبوو وەکو باڵکۆنیێک هاتووتە پێشەوە ئەم بەرهەیوانە لە ژێرە مەتخەلی هەبووە ئێستا بەورتر دین باسی ئەەکەین هەم هەیوانە بەشێکی گشتی کراوە بووە لە ڕاستیە بە درێژایی ساڵ لەوانەیە بە زستانە پێشەوەی گیرا بێت ئەوی ژووکو هەودەیەک ئیشی کردبێت ئەمە پێوترێت دوو هۆدە هەیوان یا شێوازی کەلەگی شێوازێکی زۆر سادەیە بەڵام بۆ شێوازی ژیانی ئێرە گونجاو بووە بۆ جۆرە نەبووە کە تقریبان چالاکیەکان تێکەڵ بوون لە ناو ژوورەکانە بۆ جۆرە نەبووە هەر شوێنە و تایبەت بێ بە چالاکیەکی دیاریکراوە لێرە تاپقەکان تایبەت بوون یعنی چۆن بە زۆری لێرە یا دوو قات بۆ خانووەکان یا سێ قاتوە قاتی خوارەوە بە گشتی بۆ ڕێکردنەوەی شوێنی دروستکردنی خانووەکە قاتی خوارەوە بە زۆری بەکار هاتووە وەکو مەخزن و شوێنی بەخێوکردنی ئاژەڵ و ئەسپ و ئێستروشت ئەگەر هەیەیان بوو بێت وەکو خان بەکار هاتووە وەکو مەخزنی هەڵگرتنی هەم بەروبوومی کشت و کاڵی و باخەوانی هەم ئالی کوشتی ئاژەڵ و شتەکان بەکارهاتوە قاتی خوارەوە بە شێوەیەکی گشتی بەو جۆرە بووە زۆربەی کات ئەگەر جادەکە لەسەر قاتی خوارەوە بوو بێت ئەوە دەرگای چوونە ژوورۆ لە قاتی خوارەوە بوو قادرمەیەگە بوو چۆ بۆ قاتی سەرەوە لە قاتی سەرەوە یانکو پێم وتی لێر لەو لە خانووی هەورامانە تاپقەکان جیاکراونەتەوە بۆ وەزیفەی جیاواز قاتی سەرەوە بۆ مەعیشە بۆ ژیان بۆ ئیتر لەوێ نووسون لەوێ میوانداریان کردووە لەوێ مەطبەخی لێ بووە مەطبەخی لێ بووە هەموو شتێک لێ بوو بەر هەیوانێکی هەیە وەکو باڵکۆنی بووە لێت ڕوانوێتی بەسەر لادێکە ڕوانێتی بەسەر و دیمەنەیەکە لە دەمیان هەبووە زۆر جار ئەم تاپقی سەرەوە لە بەشی پشتەوە کە پشتەوە بەرزتر بووە دەرچوونی هەبوو سەر جادەی پشتەوە هەندێک جار لەو حاڵتەشا مەدخەلێک هەبووە لە پشتەوە هەندێک جار جادەی پشتەوە زۆر بەرزتر بووە جادەی پشتەوە چووەتە سەربانی ئەو قاتی دووەمی خانی خوارد ئەو کاتە سەربان بەکار هاتووە بۆ مەسەن دانیشتن و بۆ خوتران نووسن بە هاوینا ئەو شتانە یا زۆر جار هەندێک جار نەکە هەموو کاتێک لەلایەن خانووی سەروترەوە کە لەوانەیە کەسێکی خۆیان بوو بێ باوکی بوو بێ برای بوو بێ یا خزمێکەمە بەکار هاتووە هەندێک جار بەرزەکەی زۆرتر بووە تاقێکی کە هەبووە تاقی سێ هەم هەبووە لە قاتی سەرەوە اینجا تاقی سەم یەکسانە بە بەشی سەرەوەی باڵێن ئەو کاتە لە دیوی سەرەوە ئێستا نمونەمان هەیە لە ڕاستی ئەتوانین سێکەین بنون لە بەرامبەرمان خانوویەک هەیە لەم دیوەوە ئەچێتە قاتی سەرەوەی ئەو خانووە بەڵام لە خوارەوە ئەچێتە قاتی خوارەوەی ئەم شێوازی خانوو پێ وتراوە شێوازی کەلەگی لە ڕاستیە حوشە لە بیناسازی هەورامان ڕۆڵی هەبووە باکمەوەی پەشێک لە خانووەکانە بینم حوشیانەیە تەنان باخیشی تایە پەشێکیشان هەر مەجای حوشەی نییە ئەمەش ئەچێتە چوارچێوی بیناسازی تەلارسازیەوە بەگشتی زەوی بە حکمەوەی کە ماچەیەکی شاخایی بۆ زەوی تەختیان کەم بوو یان شتێک نەبووە بە ناوی حوشەوە بۆ شتێک نەبووە بە ناوی باخچەوە چونکە دەور و بەری لادێکە هەمووی باخ بووە پێویستی بەوە نەبووە بێ لێرە باخ بکات یەکێک لەو دارانەی کە زۆر لە ناو لادەکانە بەکار هاتووە مێو بووە مێو بە حکمەوەی کە ناوچەیەکی بەرفراوانی نایە لە شوێنێکەوە بتوانێت سەوز ببێت ئێتی کەپرێکیان بۆ کردوم کەپرە دەوری سێبەری بینیوە بۆ هاوینان
لە هاویناکە تا ڕادەیەک گەرم بووە و دەورەی بینیوە بەڵام بۆ تعویزکردنەوەی حەوشە بۆ دانیشتنی کراوە وەکو پێم وتی ئەو بەرهەیوانیان هەبوو یا سەربانیان هەبوو. دکتۆر لە زانستی شوێنەوارناسییان مێژوویەوەی کە خوێندنەوە کرێ بۆ تایبەتمەندیەکانی بیناسازی هەورامان ئەڵێن ئەو پەنجەرانەی کە لە هەورامان زۆر بێ ڕەنگیان شینە پێیان وابووەوە بیرکردنەوەی باستانی و کۆن ئەمە تیلەی چاوەکانە خاتە سەر خۆی خانووەکە پارێزرێت لەوەی کەسێک چای بدایە بغزووقی لێگا ماڵە پارێزراو بێ هەنێکی ژەڵێن ڕەنگە سەوزەکە وەکو پیرۆزیەک وەکووانی زیاتر سەید بوونیان وەکو پیرۆزیەکی ینی ڕەنگی سەوزیان کردو لە ڕووی تەلارسازیەوە ئێستا تەلارسازی نوێ چیمان پێڵێ لەسەر ڕنگ ڕەنگیش بەشێکە لە بیناسازی بەشێکە لە دیزاین بە پێی ژینگەکە ڕنگ ئەکرێ خانووەکان ڕنگ بکرێن. لە ڕاستیە من پێم وان نییە خوێندنەوەیکی دروستمان هەبێت لە کۆنەوە بە دیاریکراوی پێمان بڵێ ئەو ڕەنگە ئەو جۆرە دیاریکراوی ڕەنگکایشین بە یا سەوزێ بۆچی بەکارات لەوانێ ئەوە خوێندنەوەیەکی ئێستا بێت هیچ گێڕانەوەیەکی کۆنمان نییە بڵێ بۆ یەکەم نووسین لە زانستی شوێنەوانی هەمانە ئەڵێن ڕەنگی شین چۆڵێ ها جۆرێک لە بەتاڵکردنەوەی ئەو تەلیسمەی چاویان وەکەوەی تر هەل ئێستا ژموری شین هەواواسن ینی تۆزێک داڵێم عیلمی نییە ئەمە بەس باسی گێڕانەوەکەم ئەوە ترێوا ئاڵێن ینی بەزڵێم لە ڕووی زۆر جابینین لە شوێنێک خانوەکان هەموو سەقفەکەیان سوورە هەمووی سپی هەمووی کە پرسی لە تەلارسازەکان ئەڵێن ئەمە گونجاوە ڕەنگە گونجاوە بۆ شوێن دێمە سەر باوت هەتا من خۆم وەکو شخصی بڕام بەو تێگەیشتنە نییە لە چاو لە ڕاستیە بڕام نییە بەوەی کە شتێک هەبێ بەو جۆرە بە ناوی چاوە کە تۆ بتوانانی بە ڕەنگیا بە موروێگا بە شتێک بیپارێزیت بۆیە لەڵاتە ناوی قسەی لەسەر بکەم بەڵام نەمانێت بابەتێکی کۆمەڵایەتیە لە ناو کۆمەلگایە هەیە لە ناو بیر و بۆچوونەکانە هەیە و کاریگەریشی هەبوو بە تاکید لەسەر جانبەکانی ژیان لەوانە هەشی بووێت لەسەر هەڵبژاردننی ڕنگ بەڵام ئەوەی کە من قسەی لەسەر بکەم ڕنگ بەکانەی ڕەنگی شین و سەوز تایبەت نییە بەم ناوچەیە من ئەگەر بگەڕیتەوە بۆ زۆربەی تەلارسازیە خۆماڵیەکانی ناوچە جیاوازەکان بە تایبەت ناوچە شاخاویەکان لە ڕاستیە شایعترین ڕەنگی بەکار هاتوو لەو ناوچان هەرم دوو ڕەنگەیە من بە شخصی خۆم گەڕاوم لە لادێکانی بەریتانیاشە ئەو دوو ڕەنگەیان بەکارهێناوە ئەلبەتە لەوێ ئێستا کۆدێکی دیاریکرای ڕانەکەشیان داناوە ڕەنگێکە لە بینی سەوز و شینە هەر کۆدێکی دیاریکرایشی ئەگە کەسێک بێ خانوەکەی تعمیر بکات فەرزی ئەکەن ئەو جۆرە ڕەنگە بەکاربێن بۆی هەر بمێنێتەوە من لێڵوانی لێکدانەوەی خۆم بۆ بەکارێنێ ئەو ڕەنگانە ئەو ڕەنگانە سەورەکەم لە ڕابردووە زۆر بە ئاسانی دروست کرابن بە ئاسانی دروست کراون لە کەرەستەی بەردەستی خۆیانە توانویانە بە ئاسانی دروستی بکەن خوێنێ من ئەو بێ ڕەنگێکی سروشتیش بووە یعنی زۆر بە ئاسانی لەگەڵ سروشتا گونجاوە لەگەڵ هەموو شتێکیکە لەگەڵ بەرداگونجێت لەگەڵ خۆراگونجێت لەگەڵ ئاسمانە ئاگونجێت دڵش ئەکەنەوە بۆیە خەڵک ئاسانتر توانێتی تعاملی لەگەڵ بکات. ئەخوا دەست خۆش بێ دکتۆر تامان ڕەنگە ئەگەر بمانەوێ بە ورتر ئەوە لێرە ئاوەش هەیە وانە زیاتر قسە بکەین لەسەر بیناسازی هەورامان ڕەنگە هەر یەکێک لەو قۆناغانەی وەک باسمان کرد لە دیبەکەکەەوە بیگرە بۆ گەیشتن بە پەنجەرە و بەرهەیوان و ئەو ژینگەش سروشتی ئەو تەلارسازی و بناغەکەی و بەڕاستی ینی لە ئێستەدا خەڵک خانووەکە بە چیمەتۆ ترسیەوەی هەیە بڕوخێ خانوێک قڕ و بەرد و دارە ینی 56 ساڵ لەو ژینگە ساد و بەفرە زۆرە و بارانە زۆرە ینی زۆر وەزعی باشە ڕەنگە هەشتا زۆرتە قسە هەڵبگرێ هیچ شتێک ماوە گرنگ بێ لەسەر تایبەتمەندی پێک هاتەیە یان بابەتی بیناسازی ئێمە قسەی لەسەر بکەین چکە لە کۆتاییمە هەر کاتێکی مەحدودمانەیە بێ بتوانین ینی زۆرترین پەیام و بە خێرایی بەگشتی بیڵین لە ڕاستیا کە ئێستا باسی تەلارسازی خۆماڵی ناوچەی هەورامانەکەین یا بڵێن تەلارسازی هەورامان مەبەستمان لەوە نییە کە خەڵک واز لە کەرەستەی نوێ بێنێت و لە شارەکانی شابێت بە شێوازی تەلارسازی هەورامان خانوو دروست بکات جارە ئەم خانووە تایبەتە بەم ناوچەیە قسەمان لەسەر ئەوەیە ئەگە کەسێک لەم ناوچە بژی باشترە ئیسفادە لەم جۆرە تەلارسازیە بکات لانی کەم لەوانەیە بۆ ژیانی ئەمڕۆی خەڵک گونجاو نەبێت چکە خۆزانانی ژیانی مۆدێرنی خەڵک لەمڕۆیە زۆر جیاوازترە بەو ژیانەی کە لە ڕابردووە خەڵک توانێتی لەم جۆرە خانوانەیە بژی بەڵام ئێمە چی ئیسفادەیەک ئەتوانین لەم خانوانە بکەین ئێمە ئەتوانین ئەم جۆرە تەلارسازیە وەکو سەرچاوەیەکی ئیلهام بۆ تەلارسازی نوێوەری بگرین کە لە عالەما پیادە ئەکرێ ئەو بابەتە
ئیلهامێک بێت یعنی بۆ دروستکردنی بیرۆکە بۆ دیزایانی نوێ سوود لەو بیرۆکە بنچێنیانە وەربگرین کە لەم تەلارسازیە هەیە سوود لەوە وەربگرین چۆن ئەمان توانیویانە تەلارسازیەکەیان دۆستی ژینگە بێت دۆستی کۆمەڵگا بێت دۆستی ئابووری بێت تەسەورەکەم سەرچاوەیەکی زۆر دەوڵەمەند بێ بۆ تەلارسازەکان تۆ ئەگە بتەوێت لێرە خانوو بکەیتەوە بینایە بکەیتەوە ئەتوانی بە شێوازێکی نوێ بە شێوازێکی سەردەمیانە دیزاین بکەیت بەڵام هاوتەری بێت ناڵێن بزەبت وەکو خانووی کۆن بێت بزەبت بەم بەردە دروست کراوێت بەڵام دەکرێ هاوتەری بێت هاوشانی ئەم جۆرە تەلارسازیە بێت شتێک بێت نەشاز نەبێت لەگەڵ ناوچەکەیە زۆر باش بەڵێ بینەران ئەگەر هاوکارانم بتوانن ئەمەیان بەشەی بەرنامە مادام گاندی بکەمەڵێک پەیامە بە هەورامی هەنێک پەیام بە دانیشتوانی هەورامام دێن دکتۆر من ئی مەقطعی کەرو هۆرامی چنیت هەر بلمێ ئێگە ئەگەر برادەرەکەی ماتاوە ناچێنە چێوەم ناوەرچەماوە ئینە تەوەنیێنە دکتۆر بیناسازیوی کۆنا بە پەنجەرەکەیشۆ بە ئینەکەیشۆ بە دروستکردەکەێتشۆ وەرانوەرەکەیچمە حوشێوەنە بە بلۆکە کە بە شیشی من تۆ دروستکردان ینی هەر بەڕاستی هەز مەکەریە ها فرە نامۆن فرە دڵگیر و دڵ چ مۆچیاری و خەڵک وەرامانێکی ڕەنگە بەڕاستی سێ خەڵک نەتاو واچوو من هینم گەرەکە بە تاوبانتلونە و مەسەلەن یانەکە تامیریش گەرەکاوی چێوە چێ نە ئینە ئیسێ تامێ بەڕاستی چنەش بژیمی نە ئینێش فرە وەشاپەیەگەی بین و ئیدوانە تۆ بسە تەلارسازی بگەری و بێ پنەواش و دەی خاسا من گەرەکمان ڕەسەنایەتی پارێزن و سوودی چی هینە مۆدرنا وەرگیر و پێیسە هەنێ چێش کرد ڕاستێکەش ئی بابەتە قسەی فرە هوڕگیرونە بەڵام بڕێ و بابەتی هەنێ پەیوەندیش بۆ بودجێ نییە پەیوەندیش بۆ شێواز و ژیان و سەردەمیانەی نییە مەسەڵەن من فرە ئارۆ ئاماژەم پانەیە کرد کە پەنجەرەکەی ماشێوەش هاچێن بێت ڕاستەکەش گرد و یانەکە هۆرامانێنە گرد و هۆرامانێنە گێڵە یەک پەنجەرە مەوینینە قۆز بوونە بەڵام ئارۆ بەداخەوە خەڵک چونکە معلوماتش نییە یا ڕەنگە واناوەی دروستش نەبوونە پێ تەلارسازی هۆرامانی کەمەی و یا هۆرامانە دەسەوی یانەی کەڕۆنە پێ ئەنێ واتونە یانەکەی من کۆنێن و ینی هۆرامانێنێمەوە یەکەم چووکە کەڕش بەداخۆ فرنمونی مادی هەر ئاروکە ئامای مێڕانە فرێ مادی چوی تازن زەڵی فرێش سەرفکردن یەکەم چووکە مەوێنە قەوزەرەکەش کەڕۆ بە قۆس بەرەکەش کەڕۆ بە قۆس کە چوی چانەمان نییە هۆرامانە کاتە ئێمە یەکەم چووکەم تامی کەمێ ئیستشارەکردەیە بە کەسی وی شارزار جا تەلارسازی ناوچەکەی کە هیچ زەڕژ مەشون ینی پێ بابەتێت و پەنجەرەکەی هەر کەینە قۆسەکەی بۆ چیم نەبوو بەڵێ بنسبەت و قەبارەکەشەوە بە هەمان شێ قەبارێ بوو کە گونجۆ چەنیش قسەکەی ناچێنە ئێمە ماچمی کەرەستەی تازە بەکارنمارە بەڵام چوو بەکاربارە وە بە شێواز و بەکاربارە گونجی و نەشاز نەبوونە چیوی جیازمە پێ مەکەرە دەچوی یانی کە کێریشە شارەنە فەرقژنچنی ئانەیە کێریشە جوانە نەبی مثلا هەر چی لادەگانە تەویڵەنە ئێستا مەسەن بینێ گۆری کریێنێ کە هیچ پەیوەندی وش بەحساب وشە چوی تازە شاکردن گەرەکشانە لادەگایانە بۆ نۆچنی لادەگاکەی گونجێنە بەڵام تەماشەکەی مەڕمەڕشە ئاردن و قۆسی ڕۆمانی و یۆنانی شا بەکار ئاردن و پایی عینوچی ڕۆمانی یۆنانی ئینە بەحساب وش ئالشکردن ئینە لادەگان و گەرەکشە چۆگە کلاسیک بوونە بەڵام کلاسیک پانەیە مە بۆ تۆ کلاسیک و یاگرتەری باری چێکە بنیێرە یعنی ئینە ئیشکالەوە کە خەڵکو ئێمە بەداخەوە توش بوونە مەسەرەن یا مەوێنە دەسویانەی گەڕ بابە کێشەمان نییە ئۆکەی تۆ ڕەنگە نەتاوی ئارۆنە پەنجەرە بە دار دروستکەینە ڕەنگە مەجبور بی بە ئەلەمنیۆم یا بە هەر مەوادی تر پەنجەرە دروستکەی حەسکەی مرەتەب بۆ تۆکمە بوونە ئال بوونە بەڵام چنی ئاەتە پاسەکەواتم بڕ و لایەنی تەری هەنێ مش و ڕەچاوشاکەینە خۆ دەسەوەش بوو هیوادارن مێ بەڕاستی خەڵکۆرامانیچ تەوازن و پارێزن و کۆڵانی فرە جیاوازن ینی کەمیەی مەدا من پاسەوی نوزکتۆ تامی جیاوازنە بەڵێ یاخوا دەسەوەش بوو بابنی پێ تەرگەر گێبنێ بێ مافاسەکەی بە فرسە زانی دیمە نەجواناوین مێ فەرمۆ
بەڵێ بینەرە ئازیز وە شەویستەکە ئەنجام و ئی بەرنمەیە کە کردمە ئەندازیاری تەلارسازی کە باسجە تایبەتمەندیەکە بیناسازی هۆرامانیش کردی بە ئێمەژبات بیناسازی هۆرامانی تایبەتمەندی کۆمەڵایەتی شنن بیناسازی هۆرامانی تایبەتمەندی ئابووری شنن وە ژینگە دۆسە و ڕەسەنا وێمانن ئینە هۆکار و ئانێنە وە سەلیقەیوی فرەورد و تەجروبیوی چندین سەد ساڵەیی پاسەشکردن کە یاوا پا نەتیجەیە بەجە دیزاین و جەجوانکردی و جەڕازنایە یانەکە پۆکای ئیسێج بە جوانی و بەڕەسەنی منەنەوە. بینەرانی عزیز و خۆشەویست لە هەورامانەوە پاش دیراسەکردن و خوێندنەوەیەکی نوێ بۆ بیناسازی هەورامان و هەروەها باز لە تایبەتمەندیەکانی ئەو خاڵە گرنگانەی کە هەبوو گوای کردووە کە ئەم بیناسازیە بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە و هەروەها سوود لەلایەنی ئابووری ژینگە دۆستی کۆمەڵایەتی بوونی بیناسازیەکە و وە کۆمەڵێک لەو تایبەتمەندی گرنگانەی کە لەم بەرنامە باسمان کرد ئەمەوێ لێرەوە ماڵاوایتان لێکم هیوادارین ئەم جارەشتوانی بێتمان زانیارێکی کەم بخینە سەر خەرمانی زانیارەکانتان و سپاس کە تام کاتە بینەرمان و تا بەرنامێکی تر بەخوای گەورەتان نسپێرین خواتان.